والله من شوي ودوتم والله هیچ تبریکم نکه وتم ئەمە زۆر بە نەقسەیەکی گەورە زانم بۆ خۆم لە ژیانما وتم خوا منی خەڵق کردەوە بە معەلیمی ئەمەوێ بژیم بە معەلیمی و ئەمەوێ بمرم بە معەلیمی. ئەو ڕیشی نەهێشتوتەوە و بڕوای وا بووە ڕیژ لای زۆر کەس بووەتە هۆکاری خەڵەگەڵ خەڵەتاندن. بڕوای باجەژنی نەورۆزە بووە و دەڵێت بەراوردکردن لە نێوان ئاگرکردنەوە و ئاینی ئیسلامدا نەزانی و تێنەگەیشتنە، چونکە ئەو کەسەی ئاگر دەکاتەوە مرۆڤێکە نوێژ دەکات و بڕوای بەخوا و ئاین هەیە، هیچ کەم و کوڕیەکی نییە بەهۆی ئاگرکردنەوەوە. بڕوای وا بۆ ئاینی ئیسلام هەزاران شتی ناڕاستی تێکەڵاو کراوە و پێویستە مامۆستا و مەلا جیان بکاتەوە. یەکەم مامۆستای ئاینیش بووە لە ساڵی 1952 تەختەڕەشی بردووەتە نێو مزگەوت بۆ وتنەوەی وانە زانستیەکان. یەکەم مەلا بووە سەرفیترەی خەڵکی لەسەر خۆی حرام کردووە و وەری نەگرتووە. پێی وا بووە سەرفیترە بۆ خەڵکی هەژار پێویست کراوە نەک بۆ مەلا و پێشەوایانی ئاینی. دژی خەتەنەکردنی مێینە بووە و داکۆکی کاری مافەکانی ژنانیش بووە. پێداگری لەسەر ئەوە دەکرد مەزهەب لە ئیسلامدا نییە و خۆبەستنەوە بە مەزهەبێکی دیاریکراوەوە وەکو کوفر وایە. خۆشەویستەکان مەزهەب لە ئیسلامانی تەقەید بە مەزهەبێکی معەیەن کوفرە. مستەفا زەڵمی پرۆفیسۆر دکتۆر مستەفا ئیبراهیم حەمامین ناسراو بە مستەفا زەڵمی ساڵی 1924 لە گوندی زەڵمی ناوچەی هەورامان لەدایک بووە. لە تەمەنی 10 ساڵیدا لە قوتابخانەی ئاینی دەستی بە خوێندن کردووە. پاش 12 ساڵ لە ئەنجامی گەڕان و خوێندن لە بەشێک لە ناوچەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە ساڵی 1946 لە شاری کۆیە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. بەهۆی ناکۆکی لەگەڵ بەشێک لە مامۆستایانی ئاینی لە سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردوودا کوردستانی بەرەو بەغدا بەجێهێشتووە و وەکو مامۆستایەک لە سوپای عێراقدا کاری کردووە. مستەفا زەڵمی یەکێک بووە لە بەشداربووەکانی شۆڕشی 14 تەمموزی ساڵی 1950 و کاریگەریەکی زۆری لەسەر هەڵگیرساندنی ئەو شۆڕشە هەبووە. لە ساڵی 1965دا بەکالۆریۆسی لە بواری یاسا لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. لە ساڵی 1968 ماستەری لە شەریعەدا لە هەمان زانکۆ بەدەستهێناوە. لە ساڵی 1975دا مستەفا زەڵمی بڕوانامەی دکتۆرای لە یاسادا لە زانکۆی قاهیرە بەدەستهێناوە. ساڵی 2007 وەکو ڕاوێژکاری ئاینی و یاسایی گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت نیشتەجێ بووە. مستەفا زەڵمی لە ساڵی 1975 بۆ 2007 وەکو مامۆستا لە زانکۆکانی عێراق کاری کردووە. ئەبێ پیا و خەتەنە بکرێ بەڵام کچ خەتەنە ناکرێ. من 11 ئاەتم هێناوە تۆ لەسەرەوە کە کەس خەتەنە ناکرێ چونکی تۆ یێنی خلقەتی خوا تێکەڵی. زیاتر لە 50 کتێبی لە بوارەکانی یاسا و شەریعەتدا هەیە. زیاتر لە 40 توێژینەوەی لە بوارە جیاوازەکانی فەلسەفە و شەریعەتیشدا هەیە. سەرپەرشتی زیاتر لە 100 نامەی دکتۆرا و ماستەری لە بوارەکانی یاسا، فەلسەفە و شەریعە و ئوسوڵی فقهدا کردووە. لە ژیانیدا زیاتر لە 13 ناونیشانی زانستی وەرگرتووە. مستەفا زەڵمی لە ڕووی زانستیەوە 2 بڕوانامەی دکتۆرا و 3 بڕوانامەی ماستەری لە بواری شەریعە و یاسادا بەدەستهێناوە. لە پیاو عاقڵترە و ژن لە پیاو زیرەکترە. بەشێک لە کتێبەکانی مستەفا زەڵمی لە قۆناغە جیاوازەکانی زانکۆ وەکو بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا وەکو پرۆگرامی خوێندن لە وڵاتانی عێراق، ئوردن، ئیندۆنیسیا و یەمەن دەخوێندرێن. بەهۆی لێهاتوویەوە سەدام حوسێن خانەنشین بوونی لەسەر قەدەغە کردووە. ساڵی 2013 مستەفا زەڵمی لەلایەن شێخی ئەزهەرەوە خەڵات کراوە. لە 4 حوزەیرانی ساڵی 2016 و بەهۆی نەخۆشیەوە لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و پاش گەڕانەوەی تەرمەکەی لە شارۆچکەی خوڕماڵ بە خاک سپێردرا. 3 لغات ضرورية بۆ حياتی کورد. یەکەم لغەی عەرەبی چونکی لغەتی شەریعەتە و لغەتی قورئانە. دووەم لغەی ئینگلیزی چونکی لغەیەکی عالەمیە لە هەموو شوێنێ قوتارە دەکات. سێمیان لغەی فەڕەنسی چونکی لغەتی قانونە.